یاخود جەنابتان ئێڵێن لە هەر شوێنێکا بێ مەبەستمان لەوە نییە کە ئافرەتکەین بەو دڕندەی ئەویش پەلاماری پیاوباتەوە لە باسێکی تەواو لەسەر ئەو بابەتە بکەین. سپاس بۆ دکتۆر ئاگستا. ئەو شتانی ئێمە ئیکەین لە سنووری دروشمایە لەبەرەوەی ئێمە ئەم شتانی کە پێشتر باسم کرد کە ناسینی چەمکەکانە وەکو خوان و خستنە ناو پەروەردەکردنەوەیە تا ئێستا دەستمان پێ نەکردووە لەبەرەوە ئەوەی کە هەیە تا ئێستا دروشمی زمانیە ینی هەمووی لە ناو گوتارێکە لە ناو دنیای زمانە ئەسوڕێتەوە لەبری ئەوە مامەڵی عەقڵ و بیرکردنەوەی عەقڵی کەسەکان خۆیان لە خۆیان نەکراوە بە پرۆسس ینی تا چەنێ ئێمە وا لە مناڵ ئەکەین کە خۆی بۆ خۆی بڕیار بە بیرکردنەوەی تایبەت بە خۆی هەبێت لە ڕاستیە زۆر بەکەمی هەمومان زیاتر ئەوەی کە پێمان باشە تەلقینکردنە تا ئەوەی کە بیرکردنەوە بکەین ئەگەر ئافرەت بیر بکاتەوە هیچ کەس ناتوانێت تون تیژی بەرامبەر بکە ئەگەر ئافرەت بتوانێت مامەڵی عەقڵی خۆی بکە پێویستی بەوە نییە کە لە هیچ کەسێکی قبولکە ئەم زەبروزەنگی بەسەراکە کۆی لی بکە هەر شتێکی بکە لەو شتانی کە ئێمە تێ ئەڕۆین بەڵام ڕاستە کۆمەڵێک هۆکاریش هەن کە بەوەی کە ئافرەت کەپت ئەکرێت و هەل لە پەروەردەکەیەوەکەیەت و هەل لەوەی کە ناتوانێت با بڵێن داراییەکی سەربەخۆ و توانایەکی ئابووری سەربەخۆی هەبێ ئەمانە هەمووی ئەسبابن بۆ ئەوە بەڵام ئێگەر تۆ هەل لە سەرەتاوە مناڵەکەت بە وشیاربوونەوە هێنا بەوە هێنات کە بیرکردنەوە بکەت تەکید ئەو کەسە توانای ئەوە شێبێ کە زامنی ژیانی خۆی کا و تەنها شوکردن ئامانج نەبێ لەلای ینی شوکردن بەشێک بێ لە پرۆسسەکە نەوەکو ئەوەی کە خودی ئامانجەکە بێ ئیتر هەموو شتێکی تری بۆ بکا بە تەسحێ بەڵام لە کللتوری ئێمەیە ئەبینین گەیشتن بە هاوسەرگیری ئیتر ئەوە کۆتایی مەتافی ژیانی ئافرەتە ئیتر ئافرەت لەویانە تاوە مادەم ئەمەیانی دەستکە و پێویستی بە شتێکن لەبەرەوە ناچارە دوای ئەوەش تحملی هەموو ئەو زوڵ مستەم و زۆرە بکە کە لە ئەنجامی ئەو پرۆسسەوەیە چونکەەوە تاکە ئامانجی ئەو بۆ ئینسانش ناتوانێت بە ئاسانی دەست لە ئامانجەکانی هەڵبگرێت بابەتێکی تر لە سەر کە حەز ناکەم بچمە سەر بواری جەندەریەوە بەڵام ئەوەی کە ناتوانین لی خافڵ ببی ئەو لایەنەیە کە جیاوازی بایۆلۆجی لە نێوان ئافرەت و پیاوە ئێمە کێشەکە ئەوەیە کە ئەم جیاوازی بایۆلۆجیە وەکو جیاوازی مامەڵی لەگەڵاکەین نەوەکو وەکو تەواوکاری یەکێ لەو هۆکارانەی کە ئێمە پێمان وایە کاریگەری ئەبێ لەسەر پێگەی ژن و لەسەر تەثبیتکردن و بەهێزکردنی پێگەی ژن لە ناو کۆمەڵگایە کە حیزبە سیاسیەکان ڕێژەیەک یان کۆتایەک دابنێن بۆ بوونی ژنان لە ناوەندەکانی بڕیاری حیزبەکانە هەوڵێکی تر هەیە بۆ ئەوەی لەم خولەی پەرلەمانە لانی کەم هەرێمی کوردستان بێ بە خاوەنی دەستوری خۆی و ئیش بۆ ئەوە بکرێ کە ژنانیان ڕێکخراوە ژنانەکانیان چالاکوانان فشار بۆ ئەوە بکەن کە لە ناو ڕەشنووسی دەستورە دواتر کە دەستورەکە دەنگی لەسەردرێ لە دەستوری داهاتوو هەرێمی کوردستانە سیستمی کۆتا تەثبیت کرێ بۆ هەر سێ دەسەڵاتەکە داڕژنەوەی پرۆگرامی خوێندن لەسەر بنەمای تیۆرە پەروەردەیەنەوەکان کە بە ئاراستەی یەکسانی و دادپەروەری ئاراستە بکرێت هەوڵدان بۆ دابینکردنی کورسی لە خوێندنی باڵا بۆ ژنان و پاڵپشتیکردنی توێژینەوە لە بواری یەکسانی خۆشبەختانە ئێستا بەشی جەندەرناسی لە زۆربەی زانکۆکانە کراوەتەوە پێم وایە بە جۆرێک لە جۆرەکان ئەوە هەنگاوێکی باشە بەڵام ئێمە جگە لە زانکۆ طموحمان هەیە کە لە بواری پەروەردە لە ناو قوتابخانەکانە جگە لە گۆڕانکاری لە پرۆگرامە گرنگی زیاتر بە خوێندن بدرێ بۆ ڕەگەزی مێ زۆر جار ڕەخنە لەسەر کەناڵی ڕاگەاندن هەیە کە ئەو وێنایی کە ئەوان بۆ ئافرەت ئەیکێشن وێنایەکە کە زۆر جار ڕەخنەی لەسەرە پێویستە ئەوان بە ئاراستەیەک کار بکەن کە ببنە بەشێک لە چارەسەر کە ببنە میکانیزمێک بۆ چارەسەرکردن زۆر جاروێنێکی لە قاڵبدراو هەیە بۆ ژن لەناو کۆمەڵگایە ڕاگەیاندنیش ڕێک نەقلی ئەم وێنەیە ئەکات هەوڵ نایە بە شێوازێکی تر کە خزمەت بە کۆمەلگا بکە خزمەت بە دۆزی ئافرەتان کە ئەو بەرنامە و پلانی کەناڵەکەی لەسەر ئەو بنەمایەدا ڕێژێ یەکێ لە خاڵەکان هۆکاری ئەمە چییە؟ لە کەناڵەکانی ڕاگەاندنە ئەو دەستەی کە بڕیاردەرە زۆر جار ناوەندی بڕیاری کەناڵەکەیە ئافرەت غیابەتیایە